شويستي خواه صلى الله عليه وسلم دعاي دوهم دي فرمو وأصلح لي دنياي التي فيها معاشي. خوايا أم دنياي بو تشاكي كإيمة تيدا دجين. خوايا دنيا من بو تشاكي تو مالي خوا كاوليكا دعا بك خوا تشاكيكا چونك كاوليكا توش دياتشيت خو تو رزقارد نابي دعا دكي ئاگاداری خۆت بە دوعاکە بڵێ خوایە ئەم دنیایم بۆ چاک بکەی کە تێیدا دەژیم ژیانم لەم دنیایەدایە. دروستە دوعا بکەی خوا دنیات بۆ چاکە بە حەڵاڵی بە خۆشی بە شادی. ناشەرعی نیە ئینسان دوعا بکە لە دنیادا خوا هەندێشتی پێبەخشێکە مای خۆشبەختی بێ بۆ دنیا و قیامەتی. بەڵام گرنگ ئەوەیە ئەم دنیایە چاک نابێ بۆ ئێمە ئیلا بە دینداری نەبێت. واللهی هەرچەندێ دەوڵەمەند بی هەرچەندێ دەسەڵاتدار بی کە ڕوت لە خوا نەبوو خوات نەناسی و دڵەکەت ئاوەدان نەبوو بە ترسی خوا و بە خۆشەویستی خوا ئەو دنیا هیچ قیمەتێکی نییە بۆ تۆ.